إمم.
إمم.
هذه پێشوەختن نەکراوە بۆیە سێبینی دەکات هەڵبژاردننی عێراق ئەنجام نەدرێت ئەنجامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی تا ئێستا دیار نییە ئەگەر هەڵبژاردننی پێشوەختە بکرێت کار بە کام یاسا وێڕای ئەوەی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ناوەڕاستی ساڵی داهاتووی بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە دیاری کردووە بەڵام چاودێرانی سیاسی بەدووی دەزانن هەڵبژاردننی عێراق لەو کاتە ئەنجام بدرێت بۆ کارەکەشی دەگەڕێنەوە بۆ ئەو سێ سەرۆکایەتی عێراق کە بەسەر بەرەی جیاوازدا بەش بوونە بەدەر لەوەش هیچ جۆرە زەمینەسازیەک بۆ هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق نەکراوە لە گفتوگۆیەکی کراوەدا لە شاری سلێمانی ڕەشێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنە جیاوازەکان بەشداریان تێدا کرد گفتوگۆی ئەو بابەتە کرا ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت بۆ ئەوەی هەڵبژاردنێکی باشمان هەبێت پێویستە یاسایەکی باشمان هەبێت بەڵام تا ئێستا یاسایەکی بەهێز نییە بۆ هەڵبژاردنێکی پاک و بێکەموتوڕین بۆ انتخاباتێکی باشمان هەبێ بێکەم یاسایەکی باشمان هەبێ کە نیمانە ئەم یاسایە کۆمەڵێک سەغەراتی زۆر گرنگی تایە کە یعنی لەوانە احتیمال دەکاتە سەر عەدی ئەلکترۆن عەدی فەرزی ئەلکترۆنی لە کاتێکە باز لە پشتکردنەوەی دایرەکانی بازنەکانی هەڵبژاردن نەکات احتیمال دەکاتە سەر بطاقاتی ئەلکترۆنی نەکبایەوە تریکە ئەو ژێراتێکی وازەحە بۆ تزویر دوایەوە بچووکردنەوەی بازنەکان هەڵبژاردن تا ئێستا ڕوویایەکی لەسەر نییە کەمە ڕەنگە زەرەری گەورە بە کورد بگەێنێ لە مووسڵ ناوچەکانی مادەی 140 لە مووسڵ لە دیالە لە کەرکووک لە شوێنانە بڕیاری ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە هێندە بە بڕیارێکی سیاسی ناودەبرێت هێندە بڕیارێکی یاسایی دەستوری نییە چونکە ئەنجامدانی هەڵبژاردنێکی بەوجیەوەیە لە مادەکانی دەستور ئاماژەی بۆ نەکراوە ئێستا پەرلەمانی عێراق کارەکانی بەردەوامە پێویستە پێشتر خۆی هەڵبۆشێنێتەوە ئەمەش بەئەستەم دەزانرێت هەموو ڕێگەیەکمان گرتە بەر بۆ ئەوەی کە دەنگی لەسەر نەدرێ بەڵام دەنگی لەسەردرا ئێستا داوای ئەومان کردووە کە بگێڕێتەوە بۆ هەڵی پەرلەمان مناقەشەی بکرێتەوانێ سەرۆکی پەرلەمان دەڵێ دەبێت نەشر بکرێ و جاری کردووە داوای تعدیلی بکەین ئێمە دەبێت داوای تعدیلیشی بکەین یعنی کە ئەگەر نەشرکرا ماوەی چەند مانگێکە پرۆژە یاسای هەڵبژاردنەکانی عێراق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقە بەڵام تا ئێستا دەنگی لەسەر نەدراوە و نییە هەڵبژاردننی پێشوەختە ئەگەر بکرێت بە کام یاسا ئەنجام بدرێت ئارامەکەی کوردستان 24 سلێمانی پارتی دموکراتی کوردستان یادکردنەوەی جەماوەری بۆ ساڵیان دامەزراندنی محمود محەممەد بە دەبێتی پارتی ڕایگەاندووە یادکردنەوەی جەماوەری بۆ ساڵیانی دامەزراندنی پارتی لە شێوەی گەربوونەوە و مەراسیمە جەماوەریەکان بەڕێوە ناچێت بەڵکو تەنیا لە ڕێگەی کەناڵەکانی میدیاوە یادی دامەزراندنی پارتی دەکرێتەوە محمود محەممەد دەڵێ دامەزراندنی پارتی دۆزی گەلی کوردستانی سەر جوگرافیا کەڕەتی واتۆ پارتی بۆ جانی تێکۆڵژیا ئازادی و دیموکراسی لە تاریخی تێکۆشان لەخستنی دۆزی کوردستان پاراستنی ناسنامەی کوردستان تێکۆشان سێزدە کەسی دیکە لە هەرێمی کوردستان بە کۆرۆنا ژیانیان لەدەستدا و یاتر لە 600 کەس سێزدە کەسی دیکە لە هەرێمی کوردستان بە کۆرۆنا ژیانیان لەدەستدا و یاتر لە 600 کەس
ڕێوشوێنەکانی دیپلۆماسی و ڕەوابطی دیپلۆماتیک و پەیوەندیەکان دەستنیشان کرا. پێش لە 1950 مەناسبەتی بینی دەوڵەتەکان زلهێزەکان بە شێوەیەکی پەراکەندە بوو، یعنی ئۆرگانێک دەسەڵاتێک دامەزراوەیەکی فەرمی کە بتوانێت نوێنەرایەتی یا تەمسیلی ڕەوابطی ئەو وڵاتە بکە یا ئەو لایەنە سیاسیە بکات. دواتر ئەم مەسەلەی ڕەوابط و پەیوەندی شۆڕ بووە بۆ نێو حیزبەکان و بزوتنەوە ئازادی خوازیەکانیش کە ئێمە جێکێ لەو بزوتنەوانەی بەگشتی لەسەر ئەو بنەما سیاسی و فکریانە سیاسەتەکانی خۆی ڕەچاو کردووە. لە کۆنگرەی بێنە ئەگەر چاو لێ بکەین هەموو هەوڵەکان بۆ سنووردارکردنی ڕەوابطە دەوێت تاکید لەسەر هێز و بەرژەوەندی ئەکاتەوە، لەسەر دیالۆگ ئەکاتەوە بۆ شارەسەری کێشەکان، لەسەر ئەوە تاکید دەکاتەوە لە شەرایەتی ئاڵۆزیە یا پێکهاتنی خێران و بۆحران لە نێوان دوو وڵات یا دوو بەرە یا دوو لایەن سعی بکرێت ئەدەبیاتێک بەکار ببرێ یا سیاسەتێک ڕەچاو بکرێت کە دەرەتانی مدەیتۆر یان نێوژیوان بمێنێتەوە بۆ ئەوەی ڕێگەی چارەسەری کێشەکان لە ڕێگەیەکی ئەخوانی وە پەیڕەوی بکرێت بۆ ئەمانە. بەگشتی تایبەتمەندیەکانی دیپلۆماسی و دیپلۆمات و ئەو ڕێوشوێنانەی کە تا ئێستا و لە ساڵەکانی دوایشی لە 1960 دواتر دەبیان دیسان کۆنگرەی ڕەوابطی بینەمەلەل و دیپلۆماسی گیراوە ئەم پرەنسیپانە بوونەتە بنەمایەکی سیاسی لە ئاستی جەهانیا کە
بۆ ئەم مەسەلە ئەگەر چاو لێ بکەین دکتۆر قاسم لوینەمەر لە سەرەتای هەشتاکانی زاینیە دەفتەری نوێنەرایەتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە پاریس ئەکاتەوە لە ڕاستیە ئەم دەفتەری نوێنەرایەتی حیزبی دیموکراتێکی لە پاریس ئەکرێتەوە و دواتر ئینستیتۆی کوردیشدا دەمەزرێ هەر لەسەر ئەساسی ئەم بیرۆکەی نێونەتەوەی کردنی پرسی کورد بووە هەر لەو کاتەوە بەم خوێندنەوە کە دکتۆر قاسملوو دراسەیەکە یا تەحلیلی ئەکات هەوڵ ئەدات لەگەڵ پارلەمانەکانی ئوروپا لەگەڵ پارلەمانتارەکان لەگەڵ ڕێکخراوە NGOکان لەگەڵ ڕێکخراوەکانی داپۆکی کار لە مافی مرۆڤ لەگەڵ ژۆرنالیستەکان و لەگەڵ زۆر لایەنیش تەئسیرگوزار لەسەر مەسائلی سیاسی ئێران و کوردستان پەیوەندی بگرێ و هەتف و عەلاقەی و ئۆگری ئەوان بەلای دەبێتەوەی کوردە ڕابکێشن یەکێ لەو شتانەی کە بۆ ئێمە دەستکەوتی بەدواوە بوو و بایەخی خۆی بوو ئەو پەیوەندیانە بوون لەگەڵ ئەو ناوەندەی کە لە پاریس خاتوون مادام میتران سەرپەرستی ئەکرد فرانس لیبرتی کە هەمومان دەزانین دەورێکی کاریگەری بوو لە ناساندنی بزوتنەوەی کورد لە محافلی سیاسی و لە زۆر شرایطی تنگانە و هەستیارە یارمەتی بە بزوتنەوەی کورد لە هەموو پارچەکانی کوردستان گەیان لە شرایطی کۆڕەوەکە توانی کۆمەک بێ بۆ بزوتنەوەی کورد لە باشوور و لە قاودانی ژنوسایدکردنی کورد لە شەڕی هەڵەبجە و زۆر تاوانی دیکەی داگیرکەرانی کوردستان ئەم ناوەندە و دواتر حیزب سۆسیالیست حیزب کۆمونیستی فەرەنسا لە یانە ئەوروپایەکانی دیکە پزیشکانی بێسنوود ئەمانە هەموو بەرهەمی ئەم هەوڵانەی دکتۆر قاسملوو ڕەحمەتی بوون لە نێونەتەوەی کردنی پرسی کورد لەو قۆناغا دواتر ئەگەر چاو لە پرۆسەی نێونەتەوەی کردنی کورد بچین خودی دکتۆر قاسملوو کە لە کۆنگرەی ئینتەرناسیۆنال سۆسیالیستە بەشداریەکە بۆ بەشداریکردنی دکتۆر قاسملوو لەم کۆبوونەوە و دواتر بە عضویت بوونی حیزبی دیموکراتی کوردستان لەم ڕێکخراوە نێونەتەوەیە دەڵالەت لەوەیە کە ئەم ناوەندە کە زیاتر لە 150 حیزبی سیاسی عضوەتایەوە بەشێکی زۆریشان لە دەسەڵاتان و حیزبی حکومڕانن خۆی ئەمە ئەگەیەنێت مەسئلەی کورد ئەچێتە نێو ئەم ناوەندانە کە لە چەندین قەتەنامە و بڕیارنامەی کۆبوونەوەکانی ساڵانەیانە ئەوریان بە مەسئلەی کورد داوەتەوە ئەوریان بە ئەو مەزوریەتەی کورد داوەتەوە کە بێبەزەیانە کەوتوتە بەر پەلامار و ژنۆسایدی ڕژیمە دیکتاتۆر و پرۆسێنەرەکان و خودی ئەمە هەنگاوێک و دەستپێکێکی نێونەتەوەیکردنی پرسی کورد بوو دواتر لە UNPO و لە ژنێڤاکا و لە چەندین ڕێکخراوی دیکە و خودی کردنەوەی ئۆفیسەکانی ئێمە لە یەکێتی ئوروپا لە شوێنەکانی دیکە دەڵالەت لە ئەوانکە لە ئاستی نێونەتەوەی بیرۆکەی ئێمە یا بانگەشەی ئێمە لە پەیوەندیەکانمانەوە لە نێونەتەوەیکردنی پرسی کووردا یەکێک لە ئامانجە درێژخایەنەکانمانە کە بتوانین لە داهاتووە ببینە خاوەنی لوبیەک کە ئەو لوبیە پاڵپشتی ئێمە بێ و یارمەتیدەرمان بێ لە شرایەتی هەستیارە و یارمەتیدەری بزوتنەوەی کورد بێ لە ڕۆژهەڵاتی کوردستان هەمومان شاهدی ئەو واقعیەتین کە خودی ئەو هەوڵانەی دکتۆر قاسملوو و ئەو دۆستە ئوروپایانەی کە لە ڕێگەی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانەوە ئاشنا بوون بە مەسئلەی کورد بەگشتی و حمایەتی بزوتنەوەی کوردیان کردووە لە شرایەتی هەستیارە بەهانای کوردەوە هاتوون وەک دکتۆر بەرنارد کوشنێر وەک فرێدریک تیسۆ وەک گرانژۆن وەک زۆر کەسی تر وەک جەنەتال ڕێندێن ئەمانە هەمووی ئەو کەسانە بوون لە کاناڵی حیزبی دیموکراتەوە و لە مەناسباتی سیاسی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانەوە توانیویانە ببنە هێزێکی داکۆکیکار لە بزوتنەوەی کورد و لە مافەکانی کورد داکۆکی بکەن بەخۆشیەوە ئەم سیاسەتی نێونەتەوەی کردنە و ئەم سیاسەتی لوبی پێکێنانە هەرچەند لەوانەیە لە ئاستی چاوەڕوانیەکانی بزوتنەوەی کورد بەگشتی نەبێ و ئێمەش نەبێ واقعیەتەکە ئەوەیە ئەم دووربینیە یا ئەم تیزبینەی حیزبی دیموکراتی کوردستان و ڕێبەرانی ئێمە ئەم پەیامیان بە بزوتنەوەی کورد بەگشتی داوە بە دۆستانی ئێمە داوە حزبی ئێمە حزبێکی دوورەندیشە حزبێکی سیاسیە و حزبێکە لەسەر ئەساسی بنەما
جێگرتووەکانی ڕێو شوێنە دیپلۆماتیکەکان کە ڕێزگرتن لە یاسای نێونەتەوەیە کە باوەڕ بە دیالۆگە بە معنی واقعیەکەی و لەسەر ئەساسی ئەو پرینسیپانەی کە لە دنیای پێشکەوتوو ڕێچاو ئەکرێت نەک لە چوارچێوەی عەقڵیەتی ڕژیمە دیکتاتۆرەکانە کە هەدەفیان تروری جەستەییە یا شەهیدکردنی ڕێبەرانی ئێمە بەداخەوە بۆ ئێمە ئەزمونێکی تاڵی هەیە بەڵام دیالۆگ وەک پرینسیپێکی نێونەتەوەیی جێگرتوو لە کنگرەی ڤین و لە جارنامەی گەردوونی مافی مرۆڤ و لە مناسباتی دیپلۆماتیک بۆ ئێمە ئەرزش و بایەخی خۆی هەیە. مەسئلەیەکی دیکە کە لە شەرایەتی ئێستا زیاتر و بەتایبەت دوای کۆتایی هاتنی شەڕی سارد ئەهمیەتی هەیە مەسئلەی دەستێوەردانی مرۆییە. هەمومان ئاگادارین لە دوای هەڵوەشانەوەی یەکێتی زۆفیەت و لەسەر مەسئلەی کۆمارەکانی باڵکان و کێشەی ئەو کاتیان لەگەڵ یەکێتی سۆڤیەت و لەسەر مەسئلەی کۆمارەکانی یوگۆسلاڤی کە دوای بە مافی دیاریکردنی چارەنووسیان گەیشتن و دواتر مەسئلەی تەیموری شەرقی و زۆر شوێنی تر جنوبی سودان مەسئلەی دەستێوەردانی مرۆیی کە لە 91ەوە لە ڕاستیە لەسەر مەسئلەی باشووری کوردستان و مەسەلەن باشووری عێراقی شورای ئەمنیەتی ڕێکخراوی یەکگرتووەکان لە چوارچێوەی بەڕێوەبەرنامەیەکە هەرێمی کوردستان و باشووری عێراقیان خستە ژێر چەتری ئەمنیەتی خۆیان ئەمە بووەتە پرینسیپێکی گشتی لە سیاسەتی جیهانی و لە مناسباتی بینالمللیە. بۆیە بۆ ئێمە وەک بزوتنەوەی کورد و حتا نەتەوەکانی دیکەی ئێران لە ئەگەری ڕوبەڕووبوونەوە لە هەر احتیماڵێکی داهاتوو و لە شرایەتێکە کە بزوتنەوەی ئێمە قۆناغێکی بەرینتر و خەباتێکی بەرینتر ڕەهبەری بکات و هەنگاوی ئازادکردنی شارەکانمان و ئازادکردنی کوردستان دەست پێ بکات ئێمە بە پشتبەستن بە ئەو ئەسڵا و حمایەتی خارجی و سیاسەتی دەستێوەردانی مرۆیی و چاوەگیری ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانی شۆرای ئەمنیەت لەسەر ئەساسی ئەو پرینسیپە گشتیە پێشی ڕژیمە دیکتاتۆرەکان لە ژینۆسایدکردنی کۆمەڵانی خەڵک بگرن ئەتوانین ئەوەش بکەینە ئەسڵێک لە مناسباتی دیپلۆماتیک و سیاسی و پەیوەندیەکانمانە کە زیاتر نوێنەرانی ئێمە پەیوەندیەکانی ئێمە کومیتەکانی ئێمە و هەباڵانی ئێمە پشتی پێ ببەستن و گرنگی پێ بدەن. ئێمە لە چوارچێوەی ئەو باسانەی کە کردنیە ئەو پرینسیپە سیاسیانەی کە ئێمە وەک بنەماکانی پەیوەندی یا ئەساسی ڕوابطمان لەسەر چه پرینسیپێک یا لەسەر چه پێوەرێک بوو بێ ئاماژەم پێکردن. لەو پەیوەندیەدا هەروەک ئاماژەم پێکرد ئەمە پرینسیپەکانی سیاسی ئێمە و پرینسیپەکانی ئێمە هەڵویستەکانی ئەمە لە چوارچێوەی مناسبەتی دیپلۆماتیکیشمانە ئەگەر چاو لێ بکەین چەندین بڕیاری مێژوومان ئێمە هەیە هەمووی ئەگەرێتەوە سەر ئەو هەڵسەنگاندنە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی تحلیلکردن و شتکردنی وەزعی سیاسی ئێران و ناوچە و جیهان ئێمە توانیمانە ئەو هەویستانە بگرین بە خۆشیەوە لە ئاستی نێونەتەوەیی ناوچەی و نێوخۆیی ئەو هەڵویستانەی ئێمە بوونە دۆکۆمنت بوونە پرینسیپێک کە ئێستا هەموو لایەنە سیاسیەکان بەڕێزەوە چاودێت. مەسەلەن دوای سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران ئێمە یەکەم هێزی سیاسی بووین کە ڕاماندایان ئەوەی کە خۆمەنی ئەنگەشتەوە کە جمهوری ئیسلامی بێت کەلیمەیە زیاد و کەم ئێمە ئەمانوت ئەو دروشمە یا ئەو سیستمێکی ئەو بانگەشەی بۆ ئەکا لە نەزەری ئێمە شتێکی لێڵە یا شتێک نییە خاوەنی بنەمایەکی سیاسی و پرینسیپێکی دیموکراتیکی بەدەوا و بێتماتی نەتەوەکانی ئێران و دیموکراسی تەئمین بکات دەنگمان پێ نەدا و سیستمی جمهوری ئیسلامی و یاسای بنەڕەتیمان لە چوارچێوەی ئەو پرینسیپانەی کە باوەڕمان پێیان بوو و باوەڕمەندین پێیان ڕەتکردەوە ئەوە خۆی یەکێک لە ئەو هەڵویستە مێژوویانەی ئێمە بوو کە ئێستەیش هەموو ئۆپۆزیسیۆنی ئێرانی دان بەو واقعیەتە ئەنێن کە حیزبی دموکرات خاوەنی چێت خوێندنەوەیەکی واقعبینانە بوو. یا مەسەلەن داگیرکردنی سەفارەتی ئەمریکا لە 4 نوامبری 1970 یا 13 ئابانی 58 ئەمە بۆ خۆی هەڵویستێکی دیکەی ئێمە بوو کە لە مەسائلی سیاسیا بۆ ئێمە وە لە هەڵویستە سیاسی و دیپلۆماتیکەکانمانە لە پەیوەندیەکانمانە یەکێک لەو خاڵە بەرجەستانەیە کە ئێستا ئێمە ئەتوانین لە هەموو شوێنێک بە شانازیوە باسی لێوە بکەین و زۆربەی تەحلیلگەرانی سیاسی ئەو هەڵویستەی حیزب دموکرات بە باریخەوە و بە تەقدیرەوە وەرەگرن و وەرگرتووە. مەسەلەی شەڕی ئێران و ئێران لە چاو لێ بکەین کاتێکە
شەڕی ئێران و عێراق دەستی پێ کرد ئێمە لەگەڵ ئەوەی لەگەڵ حکوومەتی عێراق ئەو کاتی پەیوەندی ئێران یارمەتیگەر بین شان بە شانی هێزەکانی سیاسی ئەو کاتی ئێران دەتوانین لە چوارچێوەی ئەو هەڵویستەمان و ئەو دۆشینەمان داپۆتی لە خەڵک و خاکی گەلانی ئێران بکەین بەڵام بەداخەوە جمهوری ئیسلامی کە عقلێتی چارەسەری مەسەلەکەی نەبوو و هیچ باوەڕێکی بە ئەو پێکەوە ژیان و سیاستەکە نەبوو کە حیزبی دموکراتی کوردستانی ئێران بانگەشەی بۆ لە بەیانەیەکە ڕسمە ڕوانگەی خۆی ڕادیان دیسان شەڕەکەی لە کوردستان کرد و تیشتر کردەوە لەگەڵ ئەوەی ئەو 8 ساڵە ئێمە بۆچوومان ئەوە بووە کە ئامانجی شەڕی ئێمە لەگەڵ شەڕی عێراق لەگەڵ ئێران یا ئێران لەگەڵ عێراق بە هەر حاڵ ئەوە بووە ئامانج و ڕوانگەی هەردوو لامان لە یەک جیایە شەڕی ئێمە شەڕێکە بۆ دیفاع لە ماف و تەحققی ویست و داخوازەکانی خەڵکی کوردستان لە چوارچێوەی ئێرانە شەڕی ئێران و عێراق بابەتێکی دیکە هەیە یا ئامانجێکی دیکە هەیە یا مەسەلەن ئەو ململانەیەکی لە شەکل عەرەبا هەیەە یا مەسائلی ئیدۆلۆژیکیان هەیە لە هەر شکڵێکی درا شوڕەبەی بکەین ئامانجی شەڕەکە لە یەک جیا بوو مەسئلەی دیکە کە ئەگەر چاو لێ بکەین لە شەڕی هەڵەبجا بوو کە خودی ڕێبەری گەورەمان دکتۆر قاسملو ئەو شەڕەی محکوم کرد و لە محکومکردنی ئەو شەڕا و گەیاندنی پەیام و دەنگی مەزموونەتی خەڵکی هەڵەبجە بە محاکمی بینەلملەلی حتا لەگەڵ دۆستانی فەرانسەی ئەو کات و لەگەڵ مەجموعەی کەسایەتی ئەوروپایی و ئەمریکایی قسەی کرد کە کۆنفرانسێکی نێونەتەوەی پێک بێت بۆ داکۆکیکردن لەسەر مەسەلەی کورد و هەروەها محکومکردنی ئەو تاوانەی دەرهەت بە خەڵکی هەڵەبجە ئەوە بۆ ساڵی 1970 کۆنفرانسی پاریس پێکات بەداخەوە کە مەرگ مەودای کاردکتۆری نەدا و شەهید کرا بەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامی و تۆڕۆریستەکانیەوە بەڵام شانازیەکەی بۆ دکتۆر قاسملو و حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەگەڕێتەوە کە خودی ئەو کۆنفرانسەی شانازی و ناوی کۆنفرانسەکەی بە نێوی دکتۆر قاسملووە ناودێر کرا بەگشتی زۆر بابەتی دیکە هەیە کە من ئاماژەی پێ بکەم لەسەر مەسەلەی راپەڕینی باشووری کوردستانە فدرالیزمی باشوورە ڕفراندومی باشووری کوردستانە مەسەلەی پرسی ئیسلاح طەلەبانە مەسەلەن هەموو ئەمانە هەر کامێکیان باس و بابەتێکن لە پەیوەندیەکانمانە و لە هەڵویستە سیاسیەکان ئێمە سعیمان کردووە لە رابطە بە هەر ئاڵوگۆڕێکی سیاسی لە پەیوەندیەکانمانە لەسەر ئەساسی ئەو بنمانە کە پاراستنی گشتی بەرژەوەندەکانی کورد بزوتنەوەی کوردستان و سەربەخۆیی سیاسی بەڕێوەبردانی حیزبەکەمان بووە سیاسەتەکانمان تەنزیم بکەین و ڕێک بکەین لەگەڵ دۆستان و هاوپەیمانانمان مەسەلەی دیکە کە ئەگەر چاو لێ بکەین هەر لە چوارچێوەی ڕوانگەی ئێمە بە نسبەتی پرسی ئیسلاح طەلەبی لە ئێران ڕوانگەیەک بووە کە ئێمە ئەو کات باوەڕمان ئەوە بوو کە و هەڵویستیشمان ئەوە بوو لەگەڵ هێزە سیاسیەکانی نێوخۆی ئێران لە دەرەوەی ئێران کە سیاسەتی ئیسلاح طەلەبی لە ئێرانە لە ڕاستیە کایەیەکە یا سەناریۆیەکە لە بینی خودی کەیفەکانی پێکێنەری ڕژیمی کۆماری ئیسلامی چونکە هیچ کامێ لەوانە ئامانجیان تامینی دیموکراسیە تامینی حقوقی نەتەوەکانی ئێرانە پاراستنی مافی مرۆڤە گەرانەوەی ئازادیە دیموکراتیکەکانە ئازادکردنی زیندانیانی سیاسیە وازهێنان لە ئەعدام و ئازار و ئەشکەنجەی چالاکوانانی سیاسی و مەدەنیە ئەوانە هەمویان لە چوارچێوەی داکۆکیکردن لەمانەوەی جمهوری ئیسلامی و تەنزیمی ڕەوابەتیان لەگەڵ دنیای دەرەوە لەسەر ئەساسی فداکردنی پرینسیپە دیموکراتیکەکان بوو بۆیە ڕوانگەی ئێمە بە نسبەتی مەسەلەی ئیسلاح طەلەبیوە ئەو حقیقەتەی دەرخست کە ئێستا هەمومان ئەیبینین ئێستا لە خۆپیشاندانەکانی سەراسەری لە ئێرانە کە باستەوە ئەکەنەوە دروشتەکانیان ئەوەیە نە ئوسولگرا نە ئیسلاح طەلەب ئەوە خۆی ئەو پەیامەی بەدواوە بوو و ئەو خوێندنەوەی ئێمە ئەسپات ئەکات کە ئێمە وەک حیزب دیموکراتی کوردستانی ئێران بە نسبەتی ئەو خوێندنەوەمانە یا ڕەوابەتمان یا پەیوەندیەکانمان لەگەڵ لایەنەکانە وە شروعکردنی حەوادث و ڕووداوەکان کارناسانە بووە و لەسەر ئەساسی منطق و حکمتێکی سیاسی بووە کە
بەرژەوەندی ملەتەکەمان و بزرگترەکەمانی لەگەڵا بووە بەگشتی ئەگەر زۆر وەختان نەگرم و لە کاتی دیاریکراوە پامەکەم پێشکەشتان بکەم لە شەرایەتی ئێستا کە ئاڵوگۆڕە سیاسیەکان زیاتر مەلموسن و شەرایەتەکە هەستیارە قۆناغی خەباتی ئێمە قۆناغی ڕاستانی ڕۆژهەڵاتی دروست و کۆنگرەی ئێمەشە لە ڕاستیە ئەو زەرورەتە ئەخوازێ ئێمە زیاتر لە هەموو کاتێک لە ئاستی نێونەتەوەیی لە ئاستی کوردستانی بەگشتی لە نێوخۆی کوردستان لە سەراسەری ئێران زیاتر فعالتر بین و زیاتر لەسەر خەت بین و بتوانین دۆست و هاوکار و هێزی یارمەتیدەر ببینینەوە و بتوانین ڕەوایی خەباتەکەمان و فداکاری کادر و پێشمەرگە و ئەندامەکانمان و ئێرادەی دەبن نەهاتووی گەلەکەمان لە چوارچێوەی بەرژەوەندیەکانی بزرگترەوەکەمان و خەباتی گەلەکەمانە بەڕای گشتی بناسیێنین و بتوانین ببینە پاکتری ئاڵوگۆڕ نەک هێزێکی چاودێکەن و بۆ ئەوەی ببینە ئەو پاکتەرە کە لە عەرسەی سیاسی لە بزرگترەوەی سەراسەری کوردستان و بزرگترەوەی دموکراسی ئێرانە شوێندانەربین ئەندامانی ئێمە خەڵکی ئێمە و هێزە سیاسیەکانی کوردستان و بەتایبەت حیزبی ئێمە کە خەوەنی 75 ساڵ خەباتی بێوچانە بەو ئەزمونە سیاسی و بەو ڕەوابەتە وەسیعەی کە لەگەڵ دنیای دەرەوە هەیەتی و لەگەڵ دۆستانی هەیەتی بتوانین پێشەنگی بڕوکین بەخشین بین بە بزرگترەوەی کوردستان و حزبی دموکراتی کوردستان دەور و ڕۆڵی کاریگەری خۆی لە عەرسەی سیاسی و خەباتی مافوازانەی خەڵکی کوردستان بگێڕێت. زۆر سپاس دەستم خۆش بێت. بەڕێز کاک حەمەنەزیفی قادری ئەندامی دەستەی کارگێڕی حزبی دموکراتی کوردستانی ئێران و جێگیری دووەمی لێپرسراوی گشتی حزبی دموکراتی کوردستانی ئێران پڕ بەدڵ سپاسی جەنابتانەکەین بۆ ئەو بابەتەتان و زۆر سپاس بۆ بەشداریتان. ئێستەیچ بەشی دووەمی بەرنامەکەمان ئەگەڕێنەوە لای بەڕێز کاک ئیبراهیمی لاجانی خۆناغە مێژوویەکان لە دوای شەهیدبوونی دکتۆر قاسملوو تا دکتۆر سعید فەرموو کاک ئیبراهیم لاجانی بگورە. پێشەکی سڵاو و ڕێزی خۆم بۆ هەموو هاوڕێیان بەتایبەتی هاوڕێی بەڕێز و تێکۆشەر کاک حەمەنەزیفی قادری جێگیری دووەمی بەرپرسی گشتی حیزبەکەمان هاوڕێیانی کۆمیتەی حیزب و تەشکیلاتی حیزب لە دەرەوەی وڵات بێکەی کارگێڕی حیزب لە دەرەوەی وڵات کاک ئازادی عەزیزی کاک کەوای ئەبداڵی کاک شەهریار و هەروەها هاوڕێیان کۆمیتەی ئاڵمان کاک ڕەشید و هەموو هاوڕێیان دیکە دەکەن پیرۆزبایی 25 گەراوێژ و 75 ساڵی دامەزرانی حیزبتان لێ دەکەم و سڵاو دەنێرم بۆ ئێوە و هەموو تێکۆشەرانی دیکەی حیزبەکەمان و کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەو باسی کە من لێرە دەمەوێت پێشکەشی بکەم یا باسی بکەم کۆمیتەی حیزب لە دەرەوەی وڵات پێمایە داناوە کە بریتە لە وەچی حیزب یا تێکۆشانی حیزب لە دەورەی ڕێبەرایەتی شەهید دکتۆر سەعیدی نەمەرداد دکتۆر شەراکەمیدان 14 ژوئیە 1992 تا دیسامبری 1992 یعنی 2 ساڵ و چەند مانگ. جاری وایە لە مێژوودا هەفتەیەک ڕۆژێک یا مانجێک ئەوەندە ئاڵوگۆڕی تێدا پێکدێت کە وەختە قەرنێک و چەندین دەیان ساڵ ئاڵوگۆڕی تێدا پێکدێت. لە ڕاستیدا ئەو دەورەیە لە تاریخی حیزبی ئێمە ڕاست ئەو مەسەلە دەیگرێتەوە. ئەو دەورەیە دەورەیەکی ئاڵۆز و بەکارەساتە لە ناوچە و ئێران و دنیا و کوردستاندا ئاڵوگۆڕی گەورە ڕوودەدەن. ئەو ئاڵوگۆڕانە هەموو شوێنەواریان لەسەر حیزبی تێکۆشانی حیزبدا دەنێت دەورانی گێژەوەکە و بوومەلەرزەی سیاسیە. حیزبی ئێمە دەبوایە لە ئەرکانی ئەو ئاڵوگۆڕانەدا سەرجە نوێ ورد بێتەوە خۆی سازمانداتەوە ڕامێنێ هەڵسەنگاندن بکات بە خۆیدا بچێتەوە خۆی ڕێخاتەوە بیر بکاتەوە ڕامێنێ ڕوانگە و هەڵوێستەکانی نوێ کاتەوە یان پێیان سەرداگرێتەوە. من بە خێرایی بەسەر ئەو ئاڵوگۆڕانەدا تێدەپەڕم کە ڕوویان داوە جاگوای باسیەوە دەکەم کە حیزب چۆن هەڵوێستی گرتووە یا هەڵوێستەکانی چۆن بۆ دیارە نەکرین بە جزئیات و چینە و هەموو شتەکان، بەڵام هەوڵ دەدەم زۆر بە خێرایی تا ئەو جێی بکرێت تەسویرێک بدەمە ئێوەی بەڕێز. ئەو دەورەیە لە دنیادا کۆتایی شەویستاردا بەستی وشکانی سۆسیالیزم مەوجودە دەورانی هەڵسوڕبوونی ڕێکخراوی نەتەوەیی گرتوەکانە لە ئاکانی نزیکبوونەوەی شەرق و غەرب و ئەمریکا و رووسیادا هاوکاری
أو دوارة دبيت بوي فعلبوني جيان وخاني سوسياليزمي موجود وبنبسط وشكستي إيديولوژی و چەپی شیکی دنیای سێمە حزبی دموکراتی کوردستانی ئێرانیش کە ئامانجەکەی سوسیالیزمی ئامانجی دوارۆژی سوسیالیزمی دموکراتیک بوو هەرچەند جەریانێکی ملی دموکراتیکین بەڵام کەوتە ژێر ئەو تەسیرە دەبیا لەو بارەوە خۆی سازمان داکەوە یا بەخۆی دابێتەوە هەر لەو دەورەیەدا پرۆسەیەکی تازە دەست پێ دەکات بەناوی گلۆبالیزم کە دواتر بەو ناوە ناسرا ئازادی هاتوچۆی کاڵا و سەرمایە و هێزی کار و شوێنەواری زۆری لەسەر سیاسەتی دنیا و پەیوەندی نوێنەکەوەیەکانە بوو دەوری سەرخەڵدانی تکنۆلۆژی تازە و پەیدابوونی ئینتەرنێت و سەتەلایتە هەر لەو دەورەیەدا لە ئاستی جیهانیدا پرۆسەی ئاشتی لە ئاسیا و ئەفریقا و ئەمریکای لاتین دەست پێ دەکات هاوکاری وەک باسم کرد نێوان وڵاتانی شەرقی و غەربیدا بەخێرایەکی زۆر دەست پێ دەکات و تەسیری لەسەر وەسعی سیاسی دنیا دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا مزاکرەی نێوان فەلەستینیەکان و ئیسرائیل دەست پێ دەکات پەیمانی ئۆسلۆ دەبەستێت لە لەو دەورەیەدا ڕاوەستانی شەڕی ئێران و عێراق ئاکامەکانی بەرەبەرە دەردەکەون تەسیری لەسەر ناوچە کوردستان و بزرگتنەوەی کورتخۆی نیشان دەدا تازە شەڕ ڕادەوەستن ئاکامەکانی ئەو ڕاوەستانی شەڕە لەسەر کوردستانی عێراق پەسەندکاری بەیاننامەی 598 و هەروەها تەسیری ئەو وەسە لەسەر حرەکەتی هێزی پێشبەرگەی کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان و بەتایبەتی لەسەر تێکۆشانی حیزبی ئێمە و کاروباری تەشکیلاتیمان هەر لەو دەورەیەدا هەر لەو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕی کوردستان دەست پێ دەکات لە 2 ئۆگستی 1990 تا 28 فێبریواری 1991 هێزەکانی هاوپەیمانان بەکردایەتی ئەمریکا و بەسرای سەوزی UN بۆ دەرکردنی سەدام لە کوێیت دەست بەکار دەبن ئاکەمەکانی ئەوەسا لەسەر عێراق لاپەڕینی شیعەکانی جنوب کۆڕەوی کوردەکان ئەوانە هەموو ئەو ڕووداوانن کە لەو هەلومەرجدا دێنە پێش لە کوردستانی عێراق لاپەڕین دەست پێ دەکات جەبهەی کوردستانی دروست دەبێت فعال دەبێت دێتەوە پەیدا بۆ ئێمە پەیوەندی لەگەڵ یەکێتی پارتی جوڵە و کێشەی ئێمە لە نێو حرەکەتی ئێمە لە نێو خۆی وڵات و هەروە چارەسەری کێشە و پەیوەندیەکانمان دەکەوت و پارتی ڕاگررتنی پەیوەندی لەگەڵ بەغدا و لەگەڵ هێزە کوردستانەکان سەفەری دکتۆر سەعید بۆ بەغدا و دیتنی مام جەلال و کاک مەسعود لەوێ ئەوانە هەموو ئەو داوانن کە لەو شەرایطەدا دێنە پێشێ لە ئاستی کوردستانی ئێراندا هەلومەرجی تازە دێتە پێش چۆن ئەو خەباتە بەرینە پێشێت دوای ڕاوەستانی شەڕی ئێران و عێراق چالاکی سیاسی نظامی ئێمە تەشکیلاتی ئێمە چۆن نیە نیشاندانی سەربەخۆیی شەڕی کوردستان جیا لە شەڕی خەریج و ئەوەی جەبێت تایبەتی کارەکانی ئێمە لە دەورەیەدا شەر دەگەڵ کۆمەڵە و ئەو کەسانی کە لە کۆنگرە هێش جیا ببوونەوە ئەو مەسەلەیەکی ئێمە لە دەورەیەدا دەبێت جارسەری بکەین هەموو ئەو مەسەلانە کە باسم کرد بەشێک لەو شتانە بوو کە دەریا حیزب لەسەریان هەڵوێست بکات لە ئاستی ئێرانیش ڕاوەستانی شەڕی ئێران و عێراق و ئاکامەکانی مەرکی خمینی ئاکامەکانی مەرکی خمینی گۆڕان لە سیاسەتی کۆماری ئیسلامیدا رادیکالەکان هاتنی رادیکال و ئوسولگەراکان تکنۆکراتەکان و ئیسلاح طەڵەبی و میانەرەوی بۆ نێو وەسعی سیاسی ئێران دەستپێکردنی دەورانی سالاری خامنەی و ڕۆستەمزانی و دەورانی باسازی و بەساز بەفروش و دەورانی تاراج و تاڵانی ئابووری ئێرانێ لەو دەورەیەدا دەست پێ دەکات ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ وڵاتانی ناوچە و وڵاتانی عەرەبی ئیسلامی لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئەوروپای غەربی جێگە لە ئەمریکا پەیڕەویکردن لە مۆدیلی چینی یانی کرانەوە بەڕووی ئابووری دەرەوەدا کارەوەی ئابووری بەڕووی دەرەوەدا لە هەمان کاتدا مدیریەتی تەکحیزبی یا دیکتاتۆری و مدیریەتی سەخت و تون بەسەر ئابووری وڵاتدا ئاکامەکانی ئەوەسە لەسەر نێوخۆی ئێران لەسەر خەڵک 150 ملیارد دۆلار وانی خارجی فرۆشنەوە لەو دەورەیەدا وەدەستکردنە ناو ئابووری ئێرانەوە ئەوروپای چینوی نەوتی هەرزان و بازاری کاڵا بە خێرایی دەوێت لەگەڵ کۆماری ئیسلامی ڕێککەوێت لەگەڵ پۆلیتیک دەبێتە بەرژەوەندی ئابووری دەبێتە مەسەلەی ئەسلی دنیای غەرب بۆ پەیوەندی لەگەڵ کۆماری ئیسلامی
ڕێککەوتنی بازار و ڕوحانیەت لەگەڵ خامنەیی و ڕەفسەنجانی بۆ ڕاگررتنی زاهیری دین بەرواڵەت زاهیری کۆماری ئیسلامی لەبارەی دینەوە ڕابگرن بەڵام لەناوخۆدا هیچ شتێکی وەک کۆماری هیچ حکوومەتێکی ئیسلامی نەبێ ئەو مەسەلانەی کە هەموو لەو دەورەیەدا دێنێ پێشێ تونترکردنی سەرکوت و دەبوزان دەنێخۆ تیرۆر لە دەرەوەی وڵات وەستی خەبات دەنێخۆی کوردستان و ئێران خەڵک لەژێر سەرکوت و زەبر و زەنگدا دەستنەوە قاوی خۆیان هەنا بۆ کاری فەرهەنگی ویا تەواو سەر دەبن ویا قاسی دەبن لە دەرێش تەنانە شەرایەتێک دەبێژێ کە لە خودی دکتۆر قاسم من دکتۆر سعید بیستۆ کە زۆر کەس نەی دەتوانێت لە دەرێش بە ئاشکرا دژایەتی کە لەناو ئۆپۆزیسیۆنیشدا وەستێک دەوای ئەو سەرکوت و دەستپێکردنی زەبر و زەنگی کۆماری ئیسلامی ئۆپۆزیسیۆنی ئێرانی چەپ لە قەیرانی سیاسی فکری تشکیلاتیدا بوو حزبی تودە و فیداریەکان بە تایبەتی مجاهدین بە دوای ئەو وەستەی کە بەسەریان هات بێئەتبار بوون سەڵتەنەت تەڵەبەکان زەئیف و ناومێد بوون و ئەوانە لە ئەمریکاش ناومێد بوون و هیوایەکیان نەما بوو جەبهەی میلی و میلیگەرەکان و جەبهەی خوازەکان زۆرتر هیوایان بە ئاڵوگۆڕ لە نێو ڕێژیم و پێکەرانی ئاڵوگۆڕ و هەتا چوونەوە بۆ نێو ڕێژیم و دەست پێکردن بە هاوکاری لەگەڵ ڕێژیم بوو بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەوە وەسعەکەی بوو خەمی گەورەی بەشێکی زۆری ئۆپۆزیسیۆنی ئێرانیش دەمدا جەبهەی خوازەکان و بەتایبەت لە زەمینیەکانیان ئەوانی بە خۆیان دەڵێن میلی پاراستنی پێچێتی خاکی ئێران و حاکمیەتی ملی ئێران بوو بەو جۆرە لە جیاتی ئەوەی کە لە فکری ئێروخان و خەبات دژی کۆماری ئیسلامی دابوون هەموو زکر و فکریان ئەو بوو کە چۆن ئێران ڕابوەستێ بەتایبەتی کە وەستی کوردستانی عێراق دێنە پێشێ پەرلەمانی کوردستان دروست دەبێ و وەستی کورد فعال دەبێت لە ناوچە ئیدی ئەوان ئەو ترسیان ڕەدەکەوێت و هەموو کار و کۆشیانەوە دەبێت کە بتوانن بە جۆرێک ئەو وەستی کە لە ئێراندا هەیە بیپارێزن. حزبی دیموکرات یەکەم جارە پاش ساڵانێکی زۆر لەو دەورەیەدا دوای کۆنگرەی سێ و کۆنفرانسی سێ ئاڵگۆڕی بەسەر سکرتێرەکەی دادێ و دوای شەهیدبوونی دکتۆر قاسم دوودا حیزب ئاسواری شەهیدبوونی کاکتۆر بوو شخصیەتە گەورەی سیاسی و فکری و دیپلۆمات بوونی لەسەر حیزب و لەسەر بزرگتەوەی کورد حاشا هەڵنەگر بوو هەر بۆیە تەسیری زۆری لەسەر وەسەی حیزب لە ناوخۆ لە دەرەوەی حیزبدا هەبوو هەر لەو دەورەیەدا کۆماری ئیسلامی دەستگای تیرۆر و سەرکوت و زەبر و زەنگی خۆی وەوە تایبەتی دەستگای جاسوسی و ڕایەڵکە تیرۆریستەکانی خۆی لە کوردستانی عێراق لە دژی حیزبی ئێمە و ڕێبەرایەتی حیزبی ئێمە فعال دەکات پەیوەندی حیزب لەگەڵ هێزەکانی کوردستانی عێراق پارتی بێچێتی باسی دەکەنەوە جارێکی دیکە لەگەڵ دەوڵەتی عێراق چۆن باڵان دروستکەین ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ پارتی شەڕی حیزب کۆمەڵە و هاوڕێیانی کە لەگەڵ ئێمە جیاد بوونەوە دۆستانی کە کۆنگرەی هەر جیاد بوونەوە سازماندانەوەی حیزب کۆمیتەکان هێزەکان پەیوەندی لەگەڵ عێراق وڵاتانی دیکە و ئەروەها سازماندانەوەی پەیوەندی خۆمان لەگەڵ وڵاتانی ئەوروپایی و ئەحزابی دۆستمان ئەوانە هەموو ئەو شتانە بوون ئەو مەسەلانە بوون کە لەو قۆناغەدا لە پێش حیزبدا بوون دیار لە نێو خۆشماندا کێشە و ململانەی حیزبی هەبوو هەر لەو ماوەیەدا دوای شەهیدبوونی دکتۆر قاسم دوو تۆزێک خەفە بوو بەڵام دیسان پاشماوەیەک سەری خەندایەوە بۆ وەڵامدانەوە بە وەسە حیزب دەبووە چ بکات چ هەڵوێستێک و چ سیاسەتێکی چۆن هەڵوێست بگرێت لەوانە دەست پێ دەکەم کە لە پێشدا لە نێو خۆی حیزبدا هەر زوو دوای شەهیدبوونی دکتۆر قاسم دوو ئەوڵێن پلنۆمدا ڕێبەرایەتی حیزب خۆی تەرمیم کردەوە سکرتێری تازەی هەڵبژار جێگی سکرتێری هەڵبژار ئەندامێکی دەفتەری سیاسی هەڵبژار کاک دکتۆر سعید بوو بە سکرتێری حیزب کاک مستەفا بەجێگرێکەکەی هەروە هاوڕێیەکی تێکۆشەرمان ساڵانێکی زۆر لە ڕێبەرایەتی حیزبدا بوو کاسی سەلامی عەزیزی ئەویش وەک ئەندامی دەفتەری سیاسی هەڵبژێرا ئەو پلنۆمە هەر زوو توانی وەسی حیزب ڕێک و پێک بکاتەوە هەموو ئەو کەسانەی کە خەونیان بەلەناوچوونی حیزبی دیموکراتەوە دەری دوژمن یا ناحەزانی حیزب دوای گرتنی ئەو پلنۆمەیە خەونەکانیان بوو بە بەڵقی سەر ئاو و دەبیرم دێ ڕادیۆدەنگی کوردستانی ئێران
لە ڕۆژی دوای هەڵبژاردننی کاک سەعید و تەمینکردنەوەی کۆمیتەی مرکزی لە وتارێکدا سڵاوی بۆ کۆمیتەی ناوەندی حزبی دموکراتی کوردستانی ئێران نرد و ئەو وتارم بۆ خۆم خوێنمەوە ئەوە هەم بە دۆستانمان لەنێو خۆی کوردستان بە خەڵکی کوردستان و هەم بە ڕێژیم و هەم بە کەسانەی کە خەباتی حزبی دموکراتیان بۆ مهم بوو لەو ماوەیەدا ئیسپاتمان کرد کە ئێمە لەسەر بەرنەپێشی خەباتی میلەتەکەمان سوورین شەهیدبوونی دکتۆر قاسم و زەبرێکی قورسە لە بچووکەوەی کردو حزبی دموکرات بەڵام حیزب هەر بە پێوەیە و ئەو خەباتە دەڕواتە پێشێ کوردستانی عێراقیش هەموو پاسەکانی کوردستان هەستێکی هاودەردی تون هاوپەیوەندێکی تون لەگەڵ حیزب نیشاندرا و ئەوە لەسەر تەقویەت و بەهێزکردن و ڕوحی حزبی ئێمە ڕێبەرایەتی حزبی ئێمە و کادر و بەدەنە و کۆمەڵانی خەڵکی کوردستان لەو شرایطەدا تەسیرێکی یەکجار زۆری بوو. سازماندانەوەی حزب دابەشکردنی کار
هەموو فکری ئەمە ئەوە بوو کە لەو هەلو مەرجەدا ئاڵای خەباتی حیزب ڕابگرین خۆمان بەهێزکەینەوە و تووشی نەکەوێ وانیشان بڵین کە خەباتی گەلی کورد لە کوردستانی ئێران شەڕی کورد لە کوردستانی ئێران شەڕی بزوتنەوەی کورد لە کوردستانی ئێران شەڕێکی جیان لە شەڕی ئێرانخە و گەرجاران لەژێر شەڕی خەلیزدا لە دنیا و لە دەرەوە دەنجی نەدایەوە ئێستا بەراوەستانی شەر ئێرانی عێراق و بە وەستەکە هاتووەتە پێشێ دەبێت ئێمە نیشان بدەین کە فاکتۆرێکی جددین و شەڕی کوردستان شەڕێکی سەر بەخۆیە ئەوە سیاسەتی سیاسی نظامی بوو لەو قۆناغەدا و ئەمە بۆ خۆم بەو قۆناغەدایەک لەوانە بوو کە لەگەڵ پێشمەرکان چوونەوە ژوورێ لەسەر داوای لەبەرایەتی حیزب بکە بۆی نیشان بدەین کە فاکتۆرێکی سەر بەخۆینە لە شەڕی خەلیج و شەڕی ئێران عێراق بەدەستپێکردنی شەڕی کوێیت ئێران شاری زۆرتری بۆ سەر عێراقنا بۆ ئیمتیاز وەرگرتن وەروە عێراقیش دەیویست ئیمتیازی زۆرتر بدا بە ئێران بۆی خۆی لەژێر فشاری غەرب بوو ئەمریکا نەجات بدا ئەوان هەموو خەڵی عێراقیەکان ئەوە بوو کە ئێمە لە ناوچە مەرجەکان دێنی نەخوارێ چانەکیەکانی خۆمان ڕابگرین بەڵام هەموو جارێ داواکانی ئەوان پیلانەکانی ئەوان یا داخوازی ئەوان بۆ ئەوە لەلایەن ڕێبەرایەتی حیزبەوە بە جۆرێک ڕەت دەکرایەوە و مقاومەتی سەعات بە سەعات ڕۆژ بە ڕۆژ و مانگ بە مانگ وەختێک توانی لە درێژخایەندا لەو بەڵایە یا بڵین لەو پیلانە یا بڵین لەو شتێک چاوەڕوان دەکرا کە ئەوان فشار بێن بۆ ئێمە بە زۆری لامان بن ڕێبەرایەتی حیزب توانی بە شێوەی دیپلۆماسی بە شێوەی دوان بە شێوەی خۆراگرتنەوە تەسلیم نەبوون خۆی ڕابگرێت تا ئەو ئاڵوگۆڕانی کە لە کوردستانی عێراقدا هات دەکێشێت بۆ ئێمە لەو شرایطدا درێژەدانی خەبات بمانەوە و پاراستنی شوێنەکان و بنکۆ بنیەتی دەفتەری سیاسی ئەمانەوە لە قندیل لە هەموو شتێک مهمتر بوو و حیزب لەو بوارشدا سەرکەوتنی گەورەی وەدەستێنا لە پەیوەندی لەگەڵ ڕاپەڕیانی کوردستانی عێراقدا ئێمە سیاسەتمان ئەوە بوو کە پشتیوانی لەو ڕاپەڕینە بکەین لە ئاستی سەرێدا لەگەڵ جەبهەی کوردستانی هاوکاری بکەین بەڵام لە خوارەوە هێزی پێشمەرگەی ئێمە تداخل نەکا لە کاروباری هێرش بردن بۆ سەر هێزەکانی عێراق ئەوە
باشتم خەگرتوون هەر لەو دەوراندا تۆپباران و کاتوشاباران و بۆمبابارانی دەفتەری سیاسی حیزب لەلایەن کۆماری ئیسلامیەوە دەست پێ دەکات کۆنگرینۆ دەبەسترێ لە کۆنگرینۆدا حیزب سەر لە نوێ هەڵوێستەکانی خۆی ڕادەگەێنێتەوە لە کۆنگرەدا هەم سەبارەت بە مەسەلەی کورد هەم سەبارەت بە ئایندەی خەباتی خۆمان بەحکومکردنی کۆماری ئیسلامی سەرکوتوزە بروزەنجی کۆماری ئیسلامی سیاستمان لە پەیوەندی لەگەڵ هێزە پارچەکانی دیکەی کوردستان سیاستمان لە پەیوەندی لەگەڵ وەسی ئێران سیاستمان لەسەر بردنەپێشی خەبات ئەوە لە ئەسنادی کۆنگرەدا هاتوون لە پەیوەندی لەگەڵ ئێران لە دەورانێکی تازە دەست پێ دەکات دەورانی باسسازی یا ئەوەی کە ڕەفسەنجانی و خامنەیی دێن هەلومەرجێک دێدە پێشەکە پاش شەڕی ئێران ڕاق دەرکەوت کە کۆماری ئیسلامی و جمهوری ئیسلامی بە دوعا و بە نوشتە و بە خۆنس و زەکات وڵاتێکی چەندین ملیۆنی و دایان ملیۆنی ئیدارە ناکرێ بەشێک لە خەڵکی ئێران و بەشێک لە ئەوانەی تەناخوری کۆماری ئیسلامیشدا بوون گەشتنەوە قەناعەتی کە بدەوێ ئاڵوگۆڕ پێک دێ باسازی بکرێ یا ئیسلاحات بکرێ بەڵام ئیسلاحات چۆن دەکرێت لە کۆماری ئیسلامیدا لە ڕێژیمی ئیسلامیدا هیچ جۆرە ئیسلاحاتێک هەڵ ناگرێت کە ڕێژیمێک کە ڕێژیمێک کە قرارە نائیبی خوا لەسەر زەوی ئیدارەی بکە ناچار بوو کە تەن بە زۆر ئاڵوگۆڕ بدە مۆدیلی چین و ڕوسیە و لاساییکردنەوەی جەزایر و حکوومەتی میسر و بنبلاو ئەوانە بوو بە مۆدیلیان بەڵام هەرزوو دەرکەوت کە ئەوەش ناتوانێت دەستیان بدە ئەوەی کە ڕەفسەنجانی تێدەکۆشە خۆی وەک سەرداری باسازی سەرداری میانەڕەوی و سەرداری ئیسلاحات نیشان بدە لە ڕاستیدا ئۆپۆزیسیۆنی ئێرانی پیان خۆش بوو ئەوەی تێدا ببین دەنا بەخۆی هیچ ماهیتێکی ئەو تێدا نەبوو خامنەیش تەنها بەوە ڕازی بوو کە ئەو لەسەرەوە ئیجازەی بدەن بەیعەتی پێ بکرێ ئیدی لە خوارەوە ڕەفسەنجانی و دار و دەستەکەی و ئەوانە هەر شتێک دەکەن بیکەن زاهیری شەرعی یا ڕواڵەتی شەرعی بۆ ڕێژیم ڕابگرن لە ناو خۆدا هەرچی دەکرێ بکرێ و تەنانەت سیغە و زاهیری ئیجاب ڕابگرن بەڵام عاشەرەتی پیاوان لەگەڵ ژنان ئازاد بێ بەو جۆرە ڕەفسەنجانی ویستی کە دەرگای ئابووری بکاتەوە بەڕووی دنیادا ئابووری کراوە بەڵام هەرزوو دەرکەوت کە هەر جۆرە ئیسلاحاتێک هەر جۆرە ئاڵوگۆڕێک لەو ڕێژیمەدا دەبێتە هۆی ڕوخانی و پاشەکرێنی دەیتوانی ببێتە گۆرباچۆف ڕەفسەنجانی ئاڵوگۆڕ پێک بێنەوە حتى نامد وەک چینیش نەیتوانێت گەر چین اقتصادی خۆی بە دڕووی دەرێدا کردەوە ئەوە لە مدیریەتی تونند و یا تەکحیزبی بەڕێوە برد ڕەفسەنجانی نەیتوانی لەوەشدا بێت چونکە ڕێژیمێکی دیکتاتۆری وەک کۆماری ئیسلامی کە ڕێژیمێکی ئیدئۆلۆژیک و مەسحەبی بوو نەتوانای ئاڵوگۆڕی سیاسی و فکری هەبوو نەتوانای ئاڵوگۆڕ و مۆدێرن بوونیشی هەبوو ئەو کەسانش کە دەیویستن بێن وەک تکنۆکرات و وەک ئەمەرگەراکان دەکاریان بێنێت تا ئەوەندە کاری پێبوون کە لە خزمەت بردنەپێش و تەسبیتی حاکمیەتی ئەودا بوون هەر بۆیە دەورانی ڕەفسەنجانی لە دەرێ دەورانی سەرکوت و تۆ لە ژوورێ دەورانی سەرکوت و زەبروزەنگە لە دەرێ دەورانی تیرۆر و تۆقاندنە سەرنجام زوو دەرکەوت کە فروفیشتاڵی باسازی پاش ئەوەی کە پتر لە 150 میلیارد دلار ڕەفسەنجانی ناوی بەفرۆشتنی نەوت و وەرگرتنی وامی خارجی وەریگرت تەبەقەیەکی نوتیسەی فاسدی گەندەڵی دروست کرد بەڵام بۆ خەڵکی ئێرانی بۆ چین و توێژەکانی خەڵکی ئێرانی هیچ شتێکی بەدواوە نەبوو تەنانەت سەرکوتی زیاتر سوپای پاسداران ئەرتەش بە هەلیکۆپتێر لەو مەناتقی عاشێنشینی تاران و تەورێز و شارە گەورەکان کە خەڵک لە بۆنان و ئاو و کار و مەدرسە و هەروەها ئاوادانکردنەوەی مناتقی سێ ئوستانی وێران بووی شەڕ و زۆر ئاڵوگۆڕی دیکە داوا و داخوازەکانی خۆیانە مەترا دەکرد گەورەترین سەرکوت و زەبروزەنگ لەو دەورەیەدا لە دەورەی ڕەفسەنجانیدا نیشان دەدێ هەر بۆیە زوو دەرکەوت کە ئەو کۆماری ئیسلامی نەتوانای ئیسلاح تەڵەبی هەیە نەتوانای میانەڕەوی هەیە و نەتوانای باسازیشی هەیە لە دەی یەکەمی کۆماری ئیسلامی و لە دەی دووەمی کۆماری ئیسلامیدا 300 میلیارد دلار ڕژاوەتە سەر سفرەی ئاخوندەکان ئەوەی کە بدرێن ڕوحانیەت هاوکاری بازار و دار و دەستەکانی کۆماری ئیسلامی لە نێو خۆیاندا بەشیان کردە تەبەقەیەکیان دروست کرد تەبەقەیەکی گەندەڵ فاسد بێخودا بێدین بێمەسەب و بێوەتەن ئەوە دواتریش تەسیری لەسەر وەسەی ئاڵوگۆڕێک ئێرانیدا هەبوو
ئەوەی کە مهمە بۆ ئێمە لەو شرایطەدا ئێمە کارمانەوە بۆ حیزبی ئێمەکە لە ئەستی ئێرانێدا باسازی ڕێژیم فروفیشاڵی باسازی فروفیشاڵی میانەڕەوی فروفیشاڵی ئیسلاح تەڵەبی لە قاو بدەین سیاسەتی ڕێبەری حیزبی ئێمە لە ڕێگای ڕادیۆ و ڕۆژنامەی حیزب ئەوە بوو کە سەرکوتی کۆماری ئیسلامی لە کوردستان لەناوچە ئێران پێشنەکردنی مافی مرۆڤ لە قاو بدا لەگەڵ دنیای دەرێ لەگەڵ وڵاتانی ئوروپایی سازشکاری و معاملە و توجارەتی وڵاتانی غەربی لەگەڵ کۆماری ئیسلامی لە قاو بدا و داوایان لێ بکەین لە پەیوەندی لەگەڵ دیپلۆماسی خۆماندا داوا بکەین کە ئەوان لە پەیوەندیەکانیان لەگەڵ ئێرانێدا تێکۆشن مەسلەی مافی مرۆڤ و پێشێلکردنی مافی و ئازادەکانی گەلانی بەدەستی ئێرانیان لەگەڵ بێن نەگۆڕێ و لە هەمان کەدا کاری ئێمە دەستگا و ڕادیۆ و دەستگای تەبلیغاتی ئێمە بوو کە ئومێد بە خەڵک بدەین و ئەو هێزە ئێرانی و کەسایەتی ڕووناک بیر و سیاسیانی ئێرانی جالە سڵتەنەت تەڵەبیا لە هەموو تەیفە جۆرا و جۆرەکان ئەوانەی کە دەیانەویست خەونی ئیستیحالە و گۆڕان لە ڕێژیمدا بە خەڵک تحمیل بکەن لە قاو بدەین و ئاڵای خەباتی بزوتنەوەی کوڕا بگرین ئومێد وەبەر خەڵکی خۆمان و خەباتی خۆمان بێنینەوە و ئومێد بینە خەڵکی ئێران لە ئاستی جیهانیشدا هەروەک باسم کرد ئاڵ و گۆڕ لە بنبەستی سوسیالیزمی مەوجود و شکانی هەوڵێک بۆ سوسیال هەوڵێک بۆ گەیشتن بە عداڵەتی کۆمەڵایەتی ڕوویدا بوو و ئەوە حزابی سیاسی چەپی ئێرانی و چەپی دنیای سێمی تووشی ئیفلاسی سیاسی و تووشی بێسەرۆبەرەیی و شکستی سیاسی و تەشکیلاتی و فکری کردبوو بەڵام حزبی ئێمە کە حزبێکی ملی و دیموکراتیش بوو پێشتر بۆ خۆی لەو بارەوە خۆی ساکردبووەوە ئێمە پێشتر لە پەیوەندی لەگەڵ داهاتوی حیزبەکەماندا سوسیالیزمی دیموکراتیکمان هەڵبژار بوو و ئەوە تشکیلاتی ئەمەی لەو بارەوە محکەم ڕاگرت ئەگەر لە هەموو دنیا لە هەموو وڵاتان تەنانەت لە ئێران و لە وڵاتانی دنیا و خاوەنیانشدا ڕوخانی و بنبەست گەیشتن و ڕوخانی سوسیالیزم مەوجود کارەسات بوو تەنانەت هێزە چەپەکانیشی بەرەو ڕاست وەرجێرا حیزبی ئێمە لەو پەیوەندیدا قورس و قایم ڕاوەستا ئەو لە بیرم دەکەیهانی لەندەن ئەو دەم ڕایگەیاند کە لە پەیوەندی لەگەڵ سوسیالیزم ڕوخانی سوسیالیزم مەوجوددا دەڵێ حزبی دیموکرات ئێستا دیفاع لە سوسیالیزم دەکات دەڵێ حەسەن بە مەدرسە نەمی رفت ئەگەر میرفت جمعەها میرفت مەبەستیان ئەوە بوو کە لە وەختێکدا کە کەس دیفاع لە سوسیالیزم و لە عداڵەتی کۆمەڵایەتی ناکە ئێستا حیزبی دیموکرات هاتۆتە مەیدانێ دیفاعی لێ دەکات حیزبی ئێمە نەزەری ئەوە بوو کە هەوڵێک بۆ گەیشتن بە عداڵەت و سوسیالیزم شکستی خواردووە ئامانجی عداڵەت خوازی ئامانجی یەکسانی خوازی ئامانجی سوسیالیزم شکستی نەخواردووە و هەر لەو پەیوەندیدا لە کۆنگرین و حیزبی دیموکراتی کوردستان جاریچکە سەرمایه‌داری محکوم دەکاتەوە و پێ لەسەر ئەوەدا دەگرێت کە سوسیالیزمی دیموکراتیک ئامانجێکی بەرزی ئینسانیە و ئەو بێعەداڵەتی کە لە دنیادا هەیە لە نێوان شمال و جنوبدا و لە نێوان بەشی دەوڵەمەند و بەشی فەقیری وڵاتانی هەژاری دنیای سێمدا نەعادڵانەیە دەبێت چارەسەر بکرێت و لە کۆمەلگا ئینسانیەکانیشدا ئازادی و عەداڵەت دەبێت پێکەوە بچێتە بێژێ ئەو دەم تەماوەیەکی زۆریش ئەوەی کە ئێمە لە تەشکیلاتی خۆماندا و لە ئەدەبیات
تەواویەتی خۆیان چ بە ئوسولگرایەوە چ بە ئیسلاح تەڵەبیەوە چ بە ئەو لوبیگەری وەکە کردوێتی لە ئەمریکا لە ئەوروپا بۆ ئەوەی ڕەوابتەکەی ڕاگرێەوە حمایەتی بکەن لە بواری جۆرە جۆرە تقریبان گەیشتووەتە قۆناغی هەرەسێنان و خەڵکی ئێران و ئەو لایەنانەی کە لەسەر خەتن بە نسبەتی ئاڵوگۆڕی ڕیشەی وە لە ئێرانە زیاتر بەرچاو ڕۆشنیان هەیە و نەهایەتەن من پێم وایە بەختی جمهوری ئیسلامی زۆر لەوە ڕەشترەکە هەندێک کەس کیسیان بۆ هەڵگرو یان لایەن. زۆر سپاس بەڕێز کاک حەمەدنەزیفی قادری بەڵام جەنابتان لە فەرمایشەکانتان لە فەرمووتان پەرتەوازایی ئۆپۆزیسیۆنی ئێران هۆکاری کەم و کوڕیەکانە ئەوەتان لە فەرمایشەکانتان نەفەرموو ئێستش دووبارە چۆن نەکرێتم ئۆپۆزیسیۆنە کۆ بکرێت بەڕاستی ئۆپۆزیسیۆنێکی ئێرانی وامان هەیە کە ئەو هێزوو توانایی هەبێت یا ئەوەیە کە نازانم بەڵام مەسەڵەن بۆ نمونێژم تەنانەت بەشە لە چەپەکان ینی بەبەست چەپەکانی کورد نییە چەپەکانی ڕۆژهەڵات نیە بەشێک لە ئەحزابە چەپە قەدیمیەکان تەنانەت وایان لاتۆ بە دەگمەن ئینسانی گەنجی چیان تیابین ینی لە ڕاستیدا بە ڕۆژ نەبوونەوە ینی ئەکتوێلین ئەو ئۆپۆزیسیۆنە ئێرانیانە کامنەکە بکرێت چاوەڕوانیان لێ بکرێت بتوانن کە هاوپەیمانیەک پێ بێن کە ماهیەتی جمهوریە کولەن کۆباری ئیسلامیران بخاتە مەترسی. ئەوەی کە باس ئەکرێ ئۆپۆزیسیۆن پەرتەوازەی حەقیقەتێک کە ئینکار ناکرێ بەڵام ئێمە بە درێژایی مێژووی ئەو 41 ساڵە شاهێدی ئەوەین و زۆر جاریش ئەو ئەسڵەمان باس کردەوە بە تایبەت ڕێبەری گەورەمان دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو زۆر جار لە وتوێژەکانە ئاماژەی پێکرد گەورەترین ئۆپۆزیسیۆن بۆ جمهوری ئیسلامی خەڵکی ئێرانە و لە 2 ساڵی ڕابردووە دەرکەوت ئەو بیرۆکە یا ئەو خوێندنەوەی دکتۆر قاسملوو چەندە لە جێی خۆیەتی ئێستا ئەبینین خەڵکی ئێران تر تلسمی کۆماری ئیسلامی شکاندووە وەختە ئەبینی کرێکاری جوتیاری بازاری خوێندکاری حتا نیروەکانی خۆی بەسیج ئەوانەی کە لە شەڕی ئێران و عێراق بەشێک لە ئازای بەدەنێنە دەزاوە ئێستا جزئی ناڕازیانین لە ئەو نظامەوە لە شەقامەکانە شان بەشانی خەڵک دروشمی دیجی ڕژیمەدەن دژی دیکتاتۆر ڕژیمەدەن دروشمەدەن ئەمە نیشانەی ئەوەیە خەڵکی ئێران ئێستا گەورەترین ئۆپۆزیسیۆنە لە نێوخۆی وڵاتە و لە نێو تەیفەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانیشە ئەوەی کە باسی چەپت کرد لیبرالت کرد دموکراتت کردوەوانە کۆماری خواز مجاهد واقعیەتەکەی ئەوەیە هەموو ئۆپۆزیسیۆنی ئێران هەر کامیان بە نسبەتی خۆیان لەوانەیە دەنگ و ڕەنگێکیان ببێ بەڵام ئەو هێزە دەتوانێت جەوەکە بقۆزێتەوە سواری شەپۆلەکە ببێت و شان بەشانی کۆمەڵانی خەڵک ڕێبەری و هەدایەتی ئەو حرەکەتە ناڕەزایەتیانە بکە بەکردەوە لە مەیدانی مەبارزە حزوری ببێ و تەسیری ببێ واقعیەتەکەی ئەوەیە ئێستا نەتەوەکانی ئێران ئەگەر چاو لێ بکەین لەباری حزوری مەلموسەوە و لە مەیدانابوونە لە هەموو تەیفەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران چالاکترن عەرەبەکان بەلوچەکان کوردستان احتیاجی بە پێناسە نییە پێشەنگی خەباتی جەماوەری و مەدەنی و سیاسی و حتا بەرگری چەکدارانەیش بووە و لە ئازەربایجانش جوڵە هەیە ئێستا لە شارە گەورەکانی ئێرانە ئێستا ئۆپۆزیسیۆن یا بڵێن حرەکەتی جەماوەری تقریبان ئێستا بە ئاقارێک حرەکەتەکان ڕێگەخیا و تەنزیمەکات و ئەوانە نەوید بەخشە بە نەزەری من لە پرۆسەی سیاسی ئێرانە بۆیە چاو لە ئەزمموی وڵاتانی دەرەوەیش بکەین و بەتابەت ئەو وڵاتانەی کە لەگەڵ ڕژیمە دیکتاتۆرەکان چونگو پەنجیان نێرم کردووە بە نەزەری من لە مەراحلی جۆرا جۆرە لە قۆناغهای جۆرا جۆری مبارزاتی و مەراحلی ئینتقاڵیا ئۆپۆزیسیۆنی کارا ئۆپۆزیسیۆنێک کە بە پەرۆش بێ بۆ حزوری فعال لە نێو خۆی وڵات دەتوانێت لە نێو خەڵکەکە حزوری ببێ و دەور و ڕۆڵی خۆی بگێڕێ بۆیە هەر ئەندازە حرەکەتی جەماوەری ئێرادەی قایمی خەڵکەکە دەربڕی ئەو هەڵویستە ببێ کە
جمهوری ئیسلامی بەرەو پاشەکشە ببا ئۆپۆزیسیۆنیش بە نەزەری من دەتوانێت دەوری خۆی بگێڕێەوە زیاتر حزوری خۆی نیشان بدا لە مەیدانی مبارزە. بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ڕاستە فەرمووی لە دنیایەکی تران و لە نێو فەزایەکی تران، بەڵام بە ئەزمون دەرکەوتووە ئەو ئۆپۆزیسیۆنێت دەتوانێت سوارچاکی ئەو مەیدانە ببێت کە مایە لە خۆی بنێت و بتوانێت پێشەنگی حرەکەتەکە بێشان بەشانی خەڵک و لە تەنیشتی خەڵکە حزوری ببێت کە ئێمە وەک کورد من پێم وایە لەو پەیوەندیەدا پێشەنگی ئەو بزووتروی. بەڕێز کاک حەمەنەزیکی قادری زۆر سوپاس دەکەم، ئەزانم لای ئێوەش درەنگە، بەڵام جارێکی ترە گەڕێمەوە خزمەتی جەنابتان، یەک دوو پرسیاری زۆر گرنگەیە حتمما لە خزمەتتانە باسیەکەم. گەڕێمەوە لای بەڕێز کاک ئیبراهیمی لاجانی. بەڕێز کاک ئیبراهیم لاجانی لەسەر مەسلەی بە ئیسلاح بێژم ڕەفۆرم خوازی لە ئێرانە قسەت کرد. ئەگەر چاو لێ بکەین شەڕی ئێران و عێراق کۆتایی پێهات، کۆتایی هاتنی شەڕی ئێران و عێراق بوو بە هۆکاری ئەوەی کە خەڵکێکی زۆر ناڕازی بوون و کۆماری ئیسلامی ئێران لە بەرامبەر خەڵکدا نەیەتوانی وەڵامدەری ئەو هەموو وێرانیە بێت. لەو سەردەمەوە ئەبینین لە بەدەست پێشخەری جەنایەتکار ڕەفسەنجانی وردە مەسلەی ئیسلاح تەڵەبیان مەطرح کرد، یا مەسلەی ئیسلاح تەڵەبیان هێنا ئاراوە کردیان بە کایەک. ئایا لە ڕاستیدا کایە ئیسلاح تەڵەبی فقط بۆ ئەوە بوو کە کۆماری ئیسلامی ئێران لە بحرانە ناوخۆیەکان نەجات بن یا هۆکارێکی تریە بوو؟ بەڕێز کاک ئیبراهیم لاجانی فەرموودکار. پێویستی بەوە باسم کرد کە ئەو ڕێژیمێکی ئیسلامی ئیدۆلۆژیک دەتوانین میلەتێکی 10 ملیۆنی سێ ئوستان شەڕ و وێران بوونەوە ئەکامی شەردا وێران بوون تقریبا ڕشتی جەمیەتەکەی 3.7 بۆ ئەو کادوە پتر لە 35% خەڵکەکەی دوای ڕاوەستانی شەڕی ئێران و عێراق لە ژێر 15 ساڵ بوون. خەڵک کاری دەویست نانی دەویست وە دەریش کەوتبوو لە دەی یەکەمی کۆماری ئیسلامیدا کە بە خۆمس و زەکات و دوعا و نوشتە میلەتێک بەخێو نابێ. بۆیە هەندنا خودی کۆماری ئیسلامیدا دەستێکی کەسانێک گەیشتنە و خەنەعەتی کە دەکرێت ئاڵوگۆڕ پێبێەوە ئەوە بکەین، بەڵام ئاڵوگۆڕ لە ماهیەتی کۆماری ئیسلامیدا ممکن نەبوو، چونکە ئەوان دەیانویست تکنۆکراتەکان یا ئاڵوگۆڕ تا ئەو کاتە هەبێکە بە قازانجی خۆیان و زاهری دەسەڵاتی حکوومەت لەسەر باسم کرد ڕابگیرێ، قدرەتی سیاسی و تەشکیلاتی و ماڵی و ئیلیگارشیاڵی لە دەستی خۆیاندا بوو، تکنۆکراتەکان و ئەو کەسانش کە دەیانویست ئاڵوگۆڕ پێک بێن و ڕووناکبیران و هەتا کادرەکانی سەردەمی زمانی شا لە وەزارەتخانەکان بێنەوە مەیدان تەنها بوو ئەوەیان بوو کە ئاڵوگۆڕ خەڵک بەخێو بکەن یا حکوومەتیان بۆ ئیدارە بکەن، چونکە ممکن نەبوو کە ئایا دەکرا کۆماری ئیسلامی قەس لە ئیسلاح تەڵەبی نەجاتدانی ئەو بنبەستە بوو کە کۆماری ئیسلامی تێدا بوو، ئایا کۆماری هەر ئاڵوگۆڕێک لە کۆماری ئیسلامیدا دەبوو بەهۆی ڕوخانی یا دەبوو بەهۆی ئەوەی کە بمێنێتەوە. مەبەستی کاربەدەستانی کۆماری ئیسلامی بە تایبەتی ڕەفسەنجانی و خامنەیی و ڕوحانیت ئەوە بوو کە ئەو سفرەوە دەستیان کەوت و بیپارێزن لە خوارەوەش هەندێکەوەی کە بەناو قامکاندا بەردەبێتەوە بگاتە دەست خەڵک و ئاڵوگۆڕێک لە ژیانی خەڵکدا پێک بێ، بەڵام چونکە لە ماهیەتی سیاسی و فەلسفەی ڕێژیمەکەدا نەبوو نایانتوانی بەوەش بکەن، بۆیە تەنها شتێک کە دۆزیانەوە بۆەوەی کە فەزای سیاسی و ئابووری تۆزێک بکەنەوە خەڵک بێتە مەیدان دەبووە چ بکەن ماشینی سەبت و زەبر و زەنگ بەکاربێخن. هەرزوو دەبووە ئیسلاح تەڵەبی لە کۆماری ئیسلامیدا و یا میانەڕەوی ئیسلاح تەڵەبی دەبێت دەستی ئەو کەسانە قەتح بکرێت کە ئەو هەموو سەروت و سامانی میلەتانی ئێرانیانەوە دەستکەوت و فرۆشی نەوت و وامی خارجی و خودی ڕەفسەنجانی دەورەی خۆیدا 40 ملیارد دلاری قەرز کردو وامی خارجی. هەر جۆرە ئیسلاح تەڵەبیەک بریتی بوو لە قەتحی دەستی ئەو کەسانەی کە ئەو پارە و ئەو سەروت و سامانیانەوە دەستکەوت بوو، بەڵام لایەکێکەوە ئەوانەی کە دەیانویست ئیسلاحات پێک بێنن مەشروعیەتی خۆیان لەو ڕەفسەنجانی و خامنەیی وەدەست کردبوو. ئەگەر فشاریشیان دەهێنا بۆ ئەوەی کە گەندەڵی و فەساد لە نێوبەرن ئەو دەست و پەیوەندیانەی ڕوحانیەت و کاربەدەستانی ڕێژیم کە هەموو ڕێژیمیان پێکێ نابوو دارستەکانی ڕێژیم هیچ کەسێک بە ڕێژیمەوە نەدەما، بۆی ئەوان لە تەناقوزدا بوون، لەلایەک مەشروعیەتی خۆیان لە ڕێژیم وەردەگرت، لەلایەکیش ئەگەر ئاڵوگۆڕێکیان پێکێنابایە هیچ کەس بە کۆماری ئیسلامی نەدەما و دارودەستەی
تاراجگەر و تاڵان و دزی نێو کۆماری ئیسلامیش بۆ خۆشیان ئەو جورئەت و ئازایەتیان نەبوو کە لە خۆیانەوە دەست پێ بکەن و ئاڵوگۆڕ و ئیسلاحات پێکبێنن بۆیە هەر زوو ئاڵوگۆڕ و ئیسلاحات بە بنبەست گەیشت وەگو وەک باسم کرد سەرکوت و زەبر و زەنگ لە نێو خۆ تیرۆر و تۆقاندن لە دەرێ و ئەو دەورەی ڕەفسەنجانی بوو ئیسلاح تەڵەبی لە کۆماری ئیسلامیدا ممکن نییە چونکە لە ماهیەتی دانیە بچووکترین ڕێژیمێکی وەک ڕێژیمی کۆماری ئیسلامی بچووکترین پاشەکشە بچووکترین کرانەوەی بەڕووی دەرێدا بەڕووی ئازادی دیموکراسیدا لە ناوی دەبا لە وڵاتانی دیکەشدا دەرکەوتو بۆیە ئەوانش کە دەیانوێت کۆماری باسی ئیسلاح تەڵەبی لە کۆماری ئیسلامی دەکەن کۆماری ئیسلامی بۆ خۆی قەت نە لە ماهیەتیدا بووە نە لە سیاسەتیدا بووە نەکار بەدەستانی ڕێزمیش ئەویان باس کردووە هندێک کەس ڕووناکبیری ئێرانی یا بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ئێرانیکە بێمایەن کیفایەتیان نییە بۆ خەبات و مبارزە بۆ خۆیان دەیانەوێ ئەو پێناسە سوودپەرستیە سوودجوویە لە کۆماری ئیسلامی بکەن و باسی ئیسلاح تەڵەبی و پێکاتنی ئاڵوگۆڕ لە کۆماری ئیسلامیدا بکەن جا ئەوە لە نێو خۆ بن دەیانەوێت لە سەر سفری شەریکایەتیان هەبێ هندێک لەوانی لێ درێژن پێیان خۆشە بە جۆرەکە ئەگەر لە دەرەوەشن هەر لەگەڵ جوسئی ئەو هەیئەتی عاکمەی ئێران حسابیان بۆ بکرێ یعنی بۆ خۆیان تەوجیهی پێناسەی سوودجویانەی خۆیان لە ئیسلاح تەڵەبی و لە میانەڕەوی لە کۆماری ئیسلامیدایە نە کۆماری ئیسلامی نیشانی داوە کە نەدەتوانێت ئیسلاح تەڵەبی بکانە دەتوانێت میانەڕەو بێ ببورنیری منەوە بارەوە ببورە قسەکان جۆرە بوو کە پێم خۆش یەک پرسێت باشە ئەگەر تەواوی ئەو فەرمایشانەی جەناب هەرچەند کە لای منیش دروستە چۆن بچی بۆ هۆکاری ئەوەی کە هەندێک خەڵکیش تەنانەت بوون بە ئیسلاح تەڵەب لە سەروی ئەوانیش حتا تەنانەت کوردی ئیسلاح تەڵەبیشمان هەبوو ئەو هەموو جەنایەتە و ئەو هەموو کردەوە دژی بەشەریانی کۆماری ئیسلامی ئێرانی ئەبینی و حتا تەنانەت هەندێک لە ئۆپۆزیسیۆنیش هەبوون دەستکەوتەکانی کۆماری ئیسلامیان بە ئیقتدار بۆ خۆیان حسابەکە یعنی بە ئیقتدار بۆ ئێرانی بە ئیسلاحیان حسابەکە ئەمە بۆچی وا بوو بەڕاستی باسم کرد کە بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی و بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بێکفایەتی لە مبارزە لەگەڵ کۆماری ئیسلامیدا هیچ وەخت ڕەفسەنجانی و خامنەی بۆ خۆیان نانکتو ئێمە ئیسلاح تەڵەب ئیسلاح پێکدێنین یانە ڕەوین نازانم ئاڵوگۆڕ پێکدێنین ئەوە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بۆ خۆی پێخۆشە ئەویان بەسەردا تەحمیل بکە یا ئەویان بناسێنێ ئۆپۆزیسیۆنی کوردی ژیان لەناو کوردیدا ئیسلاح تەڵەبێکە بەشێکیشی بۆ ئەوەیە کە پێیان خۆشە لە سفرەی کۆماری ئیسلامی شەریک بن بیانووی ئەوەی کە ئاڵوگۆڕ لە نێو ڕێژیمدا پێک دێ ئیمکانی ئاڵوگۆڕ هەیە و ئەو ڕێژیمە دەتوانێت ئاڵوگۆڕ پێک بێنێ هەروەک لە وڵاتانی دیکە و لە شوڕی و لە زۆر شوێنی دیکە و ئاڵوگۆڕانە ڕوویداوە بەڵام لە ڕۆژی ئەوڵەوە تا ئاخری کاربەدەستانی کۆماری ئیسلامی نیشانیان داوەکە هیچ جۆرە ئاڵوگۆڕێکی سیاسی و ناتوانن نەش سەروەت نەدەستەڵاتی سیاسی دەگەڵ خەڵک هەتا دەگەڵ بازار و دەگەڵ خەڵکی دیکەش دابەش بکەن تەنانەت لە ناو دار و دەستەکانی نێ خودیشیاندا خوری خۆشیاندار ڕۆژ بە ڕۆژ دەستەڵات قەبزە دەکرێت کۆماری ئیسلامی ناتوانێت دەسەڵات تەقسیم بکە ناتوانێت قدرەتی سیاسی تەقسیم بکە ناتوانێت لەگەڵ خەڵک و هەر لە ڕۆژی ئەوڵەوە کۆماری ئیسلامی یەک تەناقوزی تێدایە لەنێ قانونی ئەساسی کۆماری ئیسلامی ئیسرائیل دامەزراوە پاراستنی باڵانس لەنێوان حاکمیەتی ئاخوندەکان حاکمیەتی دیکتاتۆری کۆماری ئیسلامیدا و حاکمیەتی خەڵک کە دووشتی پێکەوە نەحواوە دەیەوێت باڵانسیان لە ناودا دروستکە ممکن نییە ئەوانەی کە خەون ئیسلاح تەڵەبی دەبینن چ لە ژوورێت چ لە دەرێ خۆیان فریو دەدەن و دەیانەوێت ئەو خەباتە و یا قەستێکیان هەیە دەیانەوێت لەو سفرەی بەتایبەتی وانەی لە ئێرانن و وانەی لەناو خۆدانە دەیانەوێت لەو سفرە شتێکیان وەدەستکەوێ و لە ڕاستیدا خۆ هەڵاوەسینە هەر جۆرە ئیدعایەکی ئیسلاح تەڵەبی و میانە ڕەوی کۆماری ئیسلامی لە ئەوانەی ئەوی دەیانە دەکەن دەیانەوێت خۆیان بەدەسەڵاتی سیاسیەوە بەدەسەڵاتی ئەلیگارشی نظامی و ماڵی و مەسەبی کە لە ئێراندا حاکمە خۆی پێ هەڵداواسن بۆ منافعی شخصی خۆیان لەنا هیچ قازانجێکی گەلانی ئێران و خەباتی میلەتان ئێرانی تێدانیەوە ئیسلاح تەڵەبی لە ئێرانێت چاونوساندنەوە خەتەرێکی خەتەر ینی دەبێت لێ بدرێ ڕۆژەکانی ئەو لەژگەر وتارەکانی کاکتۆر سەعید لە دەورانی من ئەو شەوانە و وتارەکانی دەخوێندەوە لە هەموو شوێنێکی ئەوانە ئیفشا دەکەوە پێدڵپیان لە فیشاڵی ئیسلاح تەڵەبی و میانەڕەوی و باسازی کۆماری ئیسلامی نەتوانای باسازی هەیە نەتوانای ئاڵوگۆڕی هەیە نەتوانای ئیسلاح تەڵەبی تێدایە نەتوانای میانەڕۆیشی تێدایە زۆر سپاس بەڕێز کاک ئیبراهیمی لاجانی خۆشەویست مەمنونتم بەڕێز کاک حەمەنەزیفی قادری دیارە داوین
پرسیارمە لە جەنابتان زۆر داوای لێ بڕنەکەم جەنابتان نەزانم لای ئەوە تۆزە گرنگە ئەگەر هەر ئاڵوگۆڕێک لە ئێرانە بێتە ئاراوە شک و گومانیتیانە کە نەتەوەکانی بندستی ئێران لەو ئاڵوگۆڕانە نەقشێکی ئەساسیانە بێت ئەگەر لە 57 تەنیا کورد لە مەیداندا بوو ئەگەر ئاڵوگۆڕێکی تر بێتە ئاراوە ئەلان حزبی تورکیمان هەیە حزبی ئازەریمان هەیە بەلوچمان هەیە لۆڕمان هەیە حزبی عەرەبمان هەیە ولا هەموو نەتەوەکانی بندست لە ئێرانە لە ئارادان و چاوەڕوانی ئەکرێت کە نەخشێکی گرنگیان هەبێت ئایا کۆنگرێ نەتەوەکانی ئێرانی فدراڵ تا ئێستا توانیوێتی ئەو جێگە و پێگەی خۆیە بەڕاستی بە ئەندازەی پێویست نەخش بنوێنێت کە زۆر کەس لایەن وایە کە بەڕاستی کۆنگرێ نەتەوەکانی ئێرانی فدراڵ بەو جۆرەی کە پێویستە نەیتوانیوە خۆی نیشان بدات کە پارەسەنگ و قورسایی خۆی نیشان بدا بەڕاستان چیە فەرمونۆک و داوی پرسیاریان کاک حەمە نەزیکیان میکرۆفۆنیەوە بەسراوە بە نسبەتی کار و چالاکیەکانی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدراڵەوە ئەوەی کە لە ئاستی چاوەڕوانیدا نییە من ئەرزم کردی هەموو ئێتلافەکان کە ئێستا لە عەرسەی سیاسین و لە مەیدانی خەبات و ململانین لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی لەوانەیە لە ئاستی چاوەڕوانیان نەبن بەڵام هەر خودی پێکهاتنی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدراڵ بۆ خۆی دەستکەوتێکی گەورەیە هەمبەستگیەکی نەتەوەیە دیسکورسێکی هاوبەشیان هەڵگرتووە کە لە مەحافلی بینەلملەلی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی پرسی فدرالیزم پرسی حقی تەعینی سەرنووشی نەتەوەکانیان هێناوەتە بەرباس وە زۆری شەنگاوی باشیان بۆ هەڵگرتووە هەروەک دەبینین و بینیوانە پێشتر حتا لایەنە چەپەکانی ئێران لایەنە شوێنستەکانی ئێران بە مەسەلەی فدرالیزمەوە بە مەسەلەی کونفدرالیەوە بە مەسەلەی تەقسیمی دەسەڵاتەوە بێتاقەت بوون بەڵام مەقاومەت و مانەوەی لایەنەکانی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدراڵ ئێستا کەشێکی پێکێناوە حتا لە نێو خۆی وڵات کەسایەتێکی وەکی تەبەرزەدی وەک هەندێک لایەنی دیکە حتا لەم ئاخرانەوە بەشێک لە ئەو لایەنانەی شۆرای مدیرەتی گوزار بە سەراحەت و باسی فدرالیزم و باسی دابشکردنی دەسەڵاتیان لە ئێران هاکرد ئەمە بۆ خۆی ئەتوانە بڵێ گوتاری نەتەوەیی لە ئێرانە ئەو تەسیرەی بووە کە لایەنەکانی تونڕەوی ئۆپۆزیسیۆنی ئێرانیش بێنێتە سەر ئەو قەناعەتە نادیدەگرتنی پرسی نەتەوەیی یا ئێرانی فرەنەتەوە کەسیرۆلە ناتوانێت لە نەزەری ئەوانەوە بەکەم بگیرێ ئەمە لەلایەکۆ بەڵام لەلایەکی دیکەوە خودی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدراڵ بە نەزەری ئێمەیج وەک پێویست لە نێوخۆی وڵات ئەو دەور و ڕۆڵەی نەگێڕاوەکە خەڵک چاوەڕوانی هەیە ڕاستە لە بەلوچستان لە عەرەبستانی ئێران لە کوردستان ئەرزم کردی شەرایەتەکە جیایە لەگەڵ بەشەکانی دیکەی ئێران و لە ئازەربایجان پێویستە لایەنەکانی فعالی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدراڵ لە دوو بوارە فعال بن یەکەم پەیامی خۆیان ئەهدافی خۆیان و بەرنامەی سیاسی خۆیان ببەنە نێو خەڵکەکەیان دووهەمە لە جهەتی هەمبەستەگیەکی نێوخۆییوە لە بینی نەتەوەکانە چۆن لە دەرەوە هەیە لە نێوخۆی وڵاتیش فعالینی سیاسی نێتەوەکان پێکەوە بتوانن لە دەوری ئەو گوتارە کۆ ببنەوە و لە خۆپیشاندانەکانە لە تەزاوراتەکانە لە مانگرتنەکانە و لە هەر جوڵەیەکی ئێحترازی هەڵگری پەیامی کۆنگرەی نەتەوەکانی ئێران بن و لە داهاتووی سیاسی ئێرانە ئەو گوتارەی ئەوان شوێندانەر بێت لە بابەتی مەجلیسی موسەسان دەستوری داهاتووی ئێران و سیستمی سیاسی داهاتووی ئێران نەتەوەکان ببنە پایەی بنیادنەر لە ئەو سیستمە سیاسی داهاتووی ئێرانە بەڕێز کاک حەمە نەزیفی قادری یەک دنیا سوپاسی جەنابتانەکەم یەک دنیا مەمنون هەر پەیامێکتانەیە هەر فەرمایشتێکتانەیە بۆ داوی قسەکانتان بە خۆشحاڵی و پەمان خۆشە گوێبیستت بین لە کەم و کوڕیەکانیشمان هیوادارم ببووری ڕابکە هیچ خەتای من نەبوو بەڵام تکنیکە شێخەر خەتایان نییە
زۆر سپاس بۆ جەنابتان و بۆ هەموو بەشدارانی کۆبوونەوەکە هیوادارم لە کەموکۆریەکانمان ببورن دیسان پیرۆزبایی 25 گەلاوێژ و یوبیلی ئەڵماسی حیزبەکەتان لێ یەکەم هیوادارم بە گوڕوتینێکی تەواوەوە هەمومان بەرەو پیری ڕووداوەکان بچین و بتوانین ئەو ئەرک و وەزایفە لەسەر شارمانە بە شێوەیەکی شیا و شایستە بە ئاکامی دڵخوازی گەلەکەمانی بگەێنین و کاتێکی خۆش بۆ هەمووتان و سپاس بۆ هاوڕێ خۆشەویستم کاکی برایم لاجانی کە لەو کۆبوونەوە لە مائیەتیا بووین و ئیشەڵا لە داهاتوویەکی نزیکی چا زیاتر بتوانین کار و بەرنامە و تەبادلی نەزەرەکانمان بۆ زیاتر لە یەکتێک گەیشتن لە بابەتە سیاسیەکان پێکەوە مبادلە بکەین جارێکی تر پیرۆزباییتان لێ یەکەم و سەرکەوتوو بن لێوەش پیرۆز بێت بەڕێز کاکی برایمی لاجانی هاوڕێ تێکۆشەر و خۆشەویست دوایین قسەکانتان گوێمان لێ بفەرمووتکایە بەڕێز کاکی برایم میکرۆفۆنت بەسراوە سپاس بۆ ئێوە هاوڕێیانی تێکۆشەری یەکەی کارگێڕی حیزب لە دەرەوەی وڵات بۆ پێکەنانی ئەو سیمنارە یا وێبنارە لە یادی 75 ساڵی دامەزرانی حیزبەکەماندا بە خۆشحاڵ بووم کە لە خزمەت هاوڕێی بەڕێز و تێکۆشەر کاک محەممەد نەزیفی قادری دابووم ئەو شەو لە خزمەت ئێوە جارێکی کە پیرۆزباییتان پێ دەڵێم و ئومێدەوارم کە لەو قۆناغیدا کە لە پێشمانە و دەورانێکی تازە لە خەباتی حیزبی ئێمە دەست پێ دەکات دەورانێکی پڕ چالاک و پڕ چالاکی و پڕ فعالیەت و تێکۆشانوە بەرە و سەرکەوتن بێ ئەو ڕۆژێکی کاک سعید بوو بە سکرتێری حیزب چونکە باسەکەی من لەو لەحزەرا دەست پێ دەکات لە خزمەتی لە پەنای دانیش بووم کە هەڵبژێردراوەتی شانازیە بۆ من کە لە جێگای پێشەوا قازی و هەروە دکتۆر قاسم ڕوودا بنیشم بەڵام لە بیرتان بێ من لە شرایطێکدا دەبمە سکرتێری حیزب کە بەپی هەلومەرجی ناوچە و خەباتی وەسقی ناوچە خەباتی ئێمە دەکەوێتە تونێڵێکەوەکە بەرە و چارەنووسێکی تۆ ئاستی فعالیەتی حیزب بێتە خوارێ بەڵام بە پشتیوانی ئێوە کۆمیتەی ناوەندی و بە پشتیوانی خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگی کوردستان ئەو مەسئولیەتە قبوڵ دەکەم من پێم وایە ئەو تونێڵی کە دکتۆر سعید باسی کرد لەو پلونەوەدا دوای هەڵبژاردننی ئەوە خەریکە بەرەبەرە دەگاتە ئاخری خۆی ئەڵگۆڕەکانی ئێران و ناوچە ئەوە نیشان دەدەن دەبێ خۆمان ئامادە بکەین بە پیر ئەو ڕووداوانەوە بچین کە لە پێشمان سەرکەوتوو بن دەستان خۆش بێ هەر بژین بۆ حیزب و میلەتەکەمان سڵاو لە ئێوە و لە هەموو ئەو کەسانی کە گوێیان لە قسەکانمان بوو داواش دەکەم ئەگەر کەم و کوڕیەک و ئەتوان کە هەبوو داوای لێبوردن دەکەم زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێز زۆر سپاس بۆ هاوڕێیانی ئەندامانی حزب لە ئاڵمان زۆر سپاس بۆ تەواوی کۆمیتە ناوچەکانیان و هەروەها زۆر سپاس بۆ کۆمیتە و بەتایبەت بەڕێوەبەرانی کۆمیتە کاک ئیدریسی خۆشەویست کاک سام کاک ڕەشید پڕبەدڵ سپاسیان دەکەین کە هەرکێکی زۆریان بەسەر شانەوە بوو تەک بە تەکیە و خوشکبرانەیە کە لە فەیسبوک لەگەڵمانە بوون یەک دنیا سپاسانەکەین و زۆر مەمنون کە لەگەڵمانە بوون جارێکی تر 75مین ساڵ وەگەڕی دامەزرانی حیزب دموکراتی کوردستانی ئێران لە ئێوەی خۆشەویست لە بنەماڵەی سەربەرزی شەهیدان زیندانیانی سیاسی کرێکاران زەحمەتکێشانی کوردستان کۆڵبەران مامۆستایان خوێندکاران مناڵان لاوان لە هەموو چنین توێژەکان پیرۆز بێت و سوێند بێت تا گەیشتن بە ئامانجەکانی شەهیدەکانمان لە خەبات ناوەستین سڵاو بۆ پێشمەرگەی کوردستان سڵاو بۆ ئێوەی قارەمان سڵاو بۆ ئێوەی شۆڕشگێر سڵاو بۆ هەموو ئێوەی بەڕێز و خۆشەویست دڵنیاتانەکەینەوە تا گەیشتن بە ئامانجەکانمان خەباتی ئێمە هەر بەردەوام بێت هەر بمێنن لە خۆشیدا و زۆر سپاسانەکەم من یەک داوای لێبوردنی ئەخلاقی بە کۆمیتەی سوئیس هەرزارم زۆر سپاسی بەڕێز کاگازادی بیکاری بەرپرسی ڕێکخستنی کۆمیتەی سوئیسەکەم کە لە بەرنامەی دوێنێشەوە لە بیرمان چوو ئەو سپاسەی بکەین لەباری ئەخلاقی و جوان نەبوو ئەو شتە دووبارەی نەکەمەوە بۆیە هەم داوای لێبوردنی لێکەم و هەم سپاس یەکەم کاک حەمە نەزیفی قادری یەک دنیا مەمنون زۆر زۆر سپاسی جەنابتانەکەم گەورەت کردین کاک ئیبراهیمی لاجانی یەک دنیا سپاس یەک دنیا مەمنون و کات و ساتێکی خۆشتانە بێت و شەو شەودارتان خۆش شەوتان شاد و ماندوو نەبن هاوڕێ کاکاوی بەڕێز زۆر سپاس بۆ جەنابیشت
هاوڕیانی کۆمیتەی ئالمان پڕ بەدڵ جارێکی تر سپاسی هەموو لایەکتانەکەم دووبارە ماندوو نەبن وام هەر سەرکەوتن شەو چەند شەر خۆش بۆ ئێوەش ماندوو نەبن.